دەستەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لە ماوەی ساڵێک و 7 مانگدا بە بڕی زیاتر لە 2 ملیار و 731 هەزار دۆلار مۆڵەتی وەبەرهێنانی بە 107 پرۆژەی وەبەرهێنان داوە. لەو ژمارەیەش 43 پرۆژەیان لە پارێزگای هەولێرە و 34 پرۆژەی دیکەیان لە سلێمانی و 30 پرۆژەشی لە دووهەکە. لەو پرۆژانەش 105 ناوخۆییە و 2 پرۆژەیان هاوبەشە. زۆرترینیان لە بواری پیشەسازیە و کەمترین پرۆژەش لە بواری وەرزشی و خزمەت گوزاریە. سەرۆکی دەستەی وەبەرهێنانش ئاشکرای دەکات لەم ساڵدا 93 پرۆژە پێشکەش کراوە و 88 پرۆژەیان وەرگیراوە کە لە بوارەکانی پیشەسازی و کشت و کاڵیە. 93 پرۆژە تەقدیم کراوە، 88 جێبەجێ کراوە وەرگیراوە. لەو 88 پرۆژە 40 پرۆژەی پیشەسازی بووینە کە کارگە بووینە، کارگەی جۆرا و جۆرن و بەشێکیشی پرۆژەی کشت و کاڵین، بەشێکی پرۆژەی بازرگانین بە ینی ژمارە زیادەکە ئەمەیە. ئەوانی تر پرۆژەی پەروەردەی، پرۆژەی تەندروستین. لە ماوەی ئەم ساڵدا لە 2021 13 پرۆژە وەبەرهێنان مۆڵەتی کۆتایی وەرگرتووە. بۆ ئەوەی زۆرترین وەبەرهێنانی ناوخۆیی لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت، پەرلەمانی کوردستان دەیەوێت یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هەموار بکرێتەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش ئاماژە بۆ دەکات دەمانەوێت وەبەرهێنانی ناوخۆیی زیاد بکەین. دەوڵەمەندکردنی ئەم یاسایە بە ئاراستەی ئەوەی زیاترین بەرهەمهێنەر لە دەرەوەی هەرێمی کوردستان و ناوخۆ لە ناو هەرێمی کوردستان چالاک ببن بۆ ئەوەی هەم کوردستانمان ئاوادانتر ببیتن و هەم لە هەموو بارەکان لە هەرێمی کوردستان لە هەموو سەکتەرەکان بەرهەمهێنان بکرێتن و تەنها تەرکیز لەسەر یەک سەکتەر نەبیتن. لە ماوەی ڕابردوودا دەستەی وەبەرهێنان وەک پلانی خۆی 1055 پرۆژەی ڕاگەیاند بۆ ئەوەی سەرمایەداران وەبەرهێنانی تێدا بکەن. تا ئێستاش 688 پرۆژە پێشکەش کراوە. لەو ژمارەیە 619یان پەسەند کراوە و 69 پرۆژەشی ڕەت کراوەتەوە کە قەبارەی وەبەرهێنان لەو پرۆژانە نزیکەی 13 ملیار دۆلارە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.